سڵاتان لەبێتەوە کاتتان باش بینەرانی ئاسیس و خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی تایبەت لە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزان لەگەڵتان نابم. جەژنتان پیرۆز بێت، هیوادارم کە ئەم جەژنەتان بەخۆشی بەسەر بردبێت، هەموو لایەکتان تەندروست باش بن. ئازیزان ئێمە بێگومان بۆ ئەم ڕۆژ بارمەتی هاوکاران پرۆگرامێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە دوو میوانی زۆر تایبەت و ئازیز و خۆشەویست لەلامانن کە ئەمڕۆ باس لە درامای بەختەبارانەکەین کە ویژەکەکە لەو دراما دیارەکان کە ئەتوانێت بڵێن بینەرێکی باشی هەیە و دەنگدانەوەکی باشیشی بە دوای خۆی هێناوە. بۆ ئەمڕۆ میوانداری دکتۆر نیاز لەتیف وەکو دەرهێنەری درامای بەختەباران و هەروە کاک ڕزگاربایی وەکو لاین پرۆدەسەر و هەروە وەکو ئاکتەری سەرەکی دراماکە لەگەڵماندان پێکەوە کۆمەڵە گفتوگۆکەین دەربارەی درامای بەختەباران و بابزانین وەکو وا بڕیارە کە ئەم درامایە 8 ئەڵقە بێ، بەڵام تا ئێستا 15 ئەڵقەی پەخش کراوە. بابزانین دراماکە بەڕۆکوێ چێت و ئەم درامایە بەردەوامە بێت و پێکۆ باس لە ئەکتەرە سەرەکیەکانی ناو دراماکەکەین. بەخێربێن، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. جەژنی ڕەمەزانیشتان پیرۆز بێت. جەژن لە تۆ و لە تەواوی ستافەکەتان و لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و تەواوی سەرجەم گەلی کوردستانیش پیرۆز بێت. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێت کاک ڕزگارگیان بەخێر بێت. هەموو لایە پیرۆز بێت. سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووین. دکتۆر نیاز، بێگومان کە باز لە درامای تورکی ببورن، بازە درامای کوردی ئەەکەین. هەمیشە بینەری کورد بە تامەزرۆی و چاوەڕی درامایەکی بەپێز و هەروە چاوەڕی درامایەکە کە چاوی بینەر تێر بکرێت، درامایە بێ کە زۆر جیاواز بێ لەو درامایانەی کا لە ڕابردووە بەرامێدراون. بێگومان دەستخۆشیمان بۆ هەموو کارەکانی ڕابردوو هەمیان کاری جوان و بەپێز بوون، بەڵام بێگومان ساڵ بە ساڵ بینەر چاوەڕێی شتی باشەکات لە دەرهێنەرە کوردەکان و هەروە لە ئەکتەرە کوردەکان کە بێگومان ئەکتەر و دەرهێنەری زۆر بەتوانە و باشمان هەیە لە کوردستان. بەڵام هەمیشە پرسیارە کراوە بۆ درامایەکی کوردی زۆر باش بەرهەم ناهێنرێت کە بینەری کورد لە دراما تورکی و بۆ نمونە دراما فارسی و هەروە عەرەبەکانی جوورکەبێت و هەمومان چاومە لەسەر دراما کوردەکان بێت. ئەتوانێت بڵێن کە درامای بەختەباران هەنگاوێکی باش بوو لە درامای کوردی. بێگومان ئەمە هەر قسەی من نییە، وەکو بینەری دراماکەش من قساکەم، هەنگاوێکی باش بوو لە درامای کوردی. پێم خۆشە کەمێک باز لە درامای بەختەباران بکەیت، چۆن بڕیارتانە کە درامایەکی لەو شێوەیەکە 8 ئەڵقە بێت کە ماتوانە بڵێن خۆی لە خۆیان شتێکی جیاوازە لە درامای کوردی کە درامای کوردی پێگات بێت لە 8 ئەڵقە و هەروە کۆمەڵێک ئەکتەری سەرەکی و هەروە کۆمەڵێک ئەکتەری نوێش لە دراماکەیە کۆ بکرێتەوە. زۆر سپاس. بێگومان بۆ پێشکەوتنی درامای کوردی یەکێ لە هەرە کارە سەرەکیەکانی بەردەوامی بوونەوە و دوایەوەش سپۆنسەرکردنی کارەوە بوونی کۆمپانیای پرۆداکشنە بۆی هەمیشە دراما بەردەوام بێەوە قۆناغ بە قۆناغ تێپەڕێنین. هەڵبەتا و درامایانی کە پێش ئێمە کراون هەمووی جیشانازین بەکەم و کوڕەکانیشیان ئەگەر بێت و ئەوانە قۆناغانیان نەبڕایەوە ئەگەر بواتە ئەوان ئەو هەڵانیان نەکردایە و ئێمەش هەنی هەڵەمان هەر هەیە لە ناو دراماکەیە کە کراوە. گەر ئێمە جوانە نەکەین لە داهاتوە شتێکی باشتر پێشکەش ناکەین لەبەرەوە هەمووی جێگەی دەستخۆشیەوە لە ئەلفەوە بۆیە لە درامای کوردی لە قۆناغە سەرەتایەکانی ڕەشسپیە و بڕێی من هەتاکو ئێستا بۆ پێشچوونی درامای کوردیە بێ هەنگاو بنین، بێ هەنگاوەکان جددی بێ بە ئاکادمی کارکەین، بێ ستافی پرۆداکشنی باشمان هەبێ، بێ کاری پرۆداکشن و پرۆداکشن بە شوەیەکی زۆر زۆر زانستیانە کاری لەسەر بکرێت. ئەبێ بزانێ ئەو با بڵێ سیناریۆیی کە هەڵیەبژێری داخۆ چیرۆگەی کە هەڵیەبژێری تاکو چەند لە خواستی ئەمڕۆی و هەمیشە ئەوترێت دەرهێنەری باش و سیناریۆیەکی باش ئیتر کافیە بۆی کە تۆ درامایەکی باش بەرهەمێنی. ئایا بۆ شێوەیە هەموو لایەنەکانە لە کاری سینەما و لە کاری دراما هەتا لە کاری ئێمە پیاڵێن چیرۆکی تەمسیلی تەلەڤیزۆنی کاری دەستە جەمعیە، کاری گشتگەریە، ڕاستە دەرهێنەر هەموو ئەرکەکاکێتە ساری خۆی. من پێم وایە کاری دەرهێنان لە ساتە وەختی دەستنیشانکردنی چیرۆکەکەەوە دەست پێکات هەتا کۆتایی پۆست پرۆداکشنی ئیدیتنگ کە ئیتر ئاخر با بڵێن مۆنتاجە ئاخر قۆناغا دەرهێنەر کارەکانی خۆی بە قۆناغ لەگەڵ ستافەکەیە ئەڕۆنە پێشەوە و کارێکی متەوازی پێکەوەکەن. بۆیە بەنسبەت بەختەبارانی شەوە بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە
هەم قۆناغەکە پێشتی خۆ باش ئەخوازێ هەم بینەر وەکو جاران بەڕاستی چاوی کراوەیە و ڕاستی بینەرێکی وریامان بەتاکیت خەڵک ئەمڕۆ هەموو شتەکە هەموو جیهانی لە ناو مۆبایلەکەیەتی زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەوەی کە ئەوێ بیبینێت چ لە کاری درامی و تەلەڤیزۆنی جیهانی بێ یاخود خۆماڵی بێ لەبەرەوە بەڕاستی بێتەوە هەموو حسابێ بۆ کارەکەت بکەیت و حسابی ئەوەشکەی ئەو چیرۆکە تاکو چەند خزمەت بە کارەکانی ئەگا ئەو قۆناغی کە ئەمڕۆ میلەتیایە پڕەچ قۆناغێکە بێگومان قۆناغەکان گۆڕاون لۆکەیشنی و کوردستان بە شێوەیەکی گشتی گۆڕاوە خەڵکەکەی گۆڕاوە گۆباڵی زمباڵی کێشاوە بەسەر مرۆڤایەت یا بە شێوەیەکی گشتی ئێمەش بێبەش نەبوون و لە پلەکانی سەری شۆ پێمان گەیشت ئێمە بەڕاستی یعنی خۆی فەرقی هەیە کە تۆ بە تەدریج لەگەڵ ئەو گۆباڵیزم و پێشکەوتنیان بڕی لەگەڵەوەی کە بێتە ناو دەستەوە دوایی سەر لێفشوێت چۆن لەگەڵا کارەکەیت و چۆن تەوازنێک ڕاگری بۆیە درامای کوردی من هەستەکەم ئەگەر بەردەوامی پێ بدرێت هەن ناوی باش ئەندرێت و ئەگەر ئێمە کۆمپانیامان هەبێ کار بکەوە لایەنەکان بێنە پێشەوە بەجددی وەزارەتەکان بێنە پێشەوە بێنە سەر پێ ئیشی باشترەکرێت درامای بەختەباران لە 80 زنجیرە پێک هاتووە و زیاتر لە 175 ئەکتەر بەشداری تیاکە کاری پرۆداکشنەکەی با بڵێن سپۆنسەرەکەی لەلایەن کۆمپانیای ئۆری میدیا و لە تەلەڤیزۆنی ئاوا تیڤی پەخشەکرێ و بۆ یەکەم جارەتوانم بڵێم 175 ئەکتەر لە درامایەکە بە نەفەسێ کارەکەن و لەو 175 ئەکتەری کوڕ و کچی بۆ یەکەم جارە دێنە بەر دەمی کامە خۆی خاڵەتی گرنگە کە لە درامایە باس بکرێت چکە میشەوترا ڕاستە ئێمە کۆمەڵێک ئەکتەری بە ئەزمون و زۆر باشمانە کە بە ئێستاشەوە کە لە دراما کوردەکانە بەشدارن کە ئێمە قەدریان ئەزانین و هەروە پێزانینمان هەیە بۆ ئەو هەموو هەوڵ و ماندووبوونیانیان کە بۆ درامای کوردی ئەینێن بەڵام لەگەڵەوەشدا پێویستە ئەکتەری گەنج ئەکتەری نوێ کە تا ئێستا ئەتوانڕێن هیچ دەرکەوتنێکی نەبووە لەسەر شاشە بهێنرێتە بەر چای بینەر ئەو تێکەڵاوێ دروستکرا من هەمیشە بڕوان بەوە هەبووە کە توانای گەنج کە خوێنی نوێ ئەبێت هەمیشە بەردەوامی بابە ژیان چکم ئێمە بۆیە هەتا لە خێزانی شکاتەوە بۆیە مناڵەکە و پەروەرداکەی بۆیە کەسێکی جوان بەیبەنێتەوە کەسێکی جوان بی بە خاک و نیشتیمانەکە و لەبەرەوە بێگومان ئێمە ئەوانەی کە بە عەرەبی پێڵەن مخەضرەمن یاخود گەیشتونەتە بووناتە ناو ئەستێرە لە دراما و سینەمای کوردیا لە فیلمی کوردیا بێگومان پێویستمان بەوە هەیە کە ئەم دارە چۆنەڵی ئاو بدرێت و بەر بگرەوە زیاتر پەل بەهاوێ بۆی کەەوە پێشکەوە بۆیە ئەکتەری نوێ پێویستە خەڵکی پێویستی بە گۆڕانکاری هەیە بەڕاستی پڕستیە ینی بۆنەرێک بۆ هەموو ستافەکە فشارە و فشارێکە لەسەر دەرهێنەر بێگومان قورسە ئێمە بۆیە نزیکەی ئەگەر هەڵە نەبم دوو مانگێک زیاتر ئێمە پرۆڤەمان کرد و کاسینەکەمان بۆ کاسینمان کرد و هەموو ئەمانەمان کرد بۆ ئەی بتوانین بەڕاستی حتى ئەو ئەکتەرانی کە تازەش بوون بێگومان پێویستیان بە پرۆڤە هەیە ئێمە ڕۆژانە پرۆڤمان لەگەڵاکردن پێشوێ بڕۆنە بەردەمی کامێرە دوایەوە کە خۆمان حاضر کرد تا ڕادەیەک لە خەم ڕەخسی بوون تو ئەمان توانی کە کارێکی زۆر ئەتیادی بکەین و بڕوا بڕێەوە زۆر باشە کاک ڕزگار وەکو ئەکتەرێکی شانەوە هەروەها سینەماشە توانم لە ماوەی ڕابردووە کاک ڕزگار باهیر کۆمەڵەکاری زۆر جوانی هەبووە کە هەمومان وەکو بینەر تەماشامان کردو هەمووەکو شانە هەم وەکو دراماش لە لەماوەی ڕابردووە نمایش کراوە بینیمانە ئەتوانێ بڵین بەختەباران بۆ تۆ وەکو کاک ڕزگار باهیر چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ دراماکانی کەیە بەتاکید خۆی تەمسیل لە نێوان شان و لە نێوان با بڵین بەردەم کامێرە فەرقی هەیە و بە تایبەتی حتا لە دراما بۆ سینەما فەرقی هەیە ئەتوانم بڵێم ئەو دابڕانی کە ئێمی ممەسیلی کورد ئەکتەرانی کورد مەسەلەن جاری وایە بە 4 ساڵ بە 5 ساڵ چانسێک بۆ ڕێکەوەیتەوە بەردەم کامێرە ئەو دابڕانە خۆی لە خۆیان کێشەت بۆ دروستەکە جا لەبەر ئەوە مەسەلەن قورسیکی زۆرەکەوێتە سەر قورسیکی زۆرەکەوێت سەر ئەکتەر لەبەر ئەوە زۆر ضرورە تەحزیراتێکی زۆر بکە پێشەوەی کە بێتە بەردەم کامێرە مەفروزە لە ماڵەوە تر کۆمەڵی تەمارینیە لە بەردەم ئاوێنە و زائیدەن خۆت کە خۆتە بینیت و یانیچێ بەر لە مقابلی خۆتادانی ئەبێ بە بەردەوامی ئەو تەمرینانە بکەی و فعلەن خۆت داماڵی لەو مبالەغە و لەو حرەکانی کە لە مەسرحە
ئیشت پێ کردو یان با بڵین لەو ستایڵە کلاسیکی ئێتر جاری وایە تۆ بە ئوسلوبی کلاسیکی ئیش کردو بە ئەبسۆرد ئیش کردو بە واقعی ئیش کردو هەرچەنە من خۆشبەختانە دوهەمین ئیشم کە لە مەسرەحا کردم کە 2010 بوو ئیشێکی بەردەرگای جەهەنم بوو کە لەگەڵ هاوڕێم محەممەد مستەفا ئیشم کرد کە خۆشبەختانە ئیشەکە وا ئیشمانتیا کرد کە زۆر ناچیراڵ بێ زۆر ڕیالی بێ ینی کە ئەو خۆمان داماڵین لەو مبالغەیە کە ئەمەش بە تەمرین گەیشتینە زائیدەن بەم لە حەزاتێکی زۆر کە لەلایەن مەسەلەن محەممەد مستەفا کە وەکو دەرهێنەر من توانیم زۆر ئیسفادە لەوە بکەم ینی ئەو ڕیاکشنەی کە بەر منەکەوێ کە ئەی بیستمەوە ئەوانی کە قسە لەسەر منەکەی هەندێک جاریش لەسەر نووسراوە ئەوەی ئەیبینمەوە بۆ من دڵخۆشکەرەکە وەکو ممەسیلێ دەرناکەم کە مبالغەم هەبێ تا حەدێ ڕیاڵیم تا حەدێ نەرمم لەبەر کامێرا یعنی ئەمەم بەرگوێ کەوتۆتەوە بە هیواش وابێ هەرچەنە دکتۆریش مەسەلەنیچە بۆ لەوانی کە ڕێی هەبووە لەسرم و من چەند تەجربەیەکم هەبووە بەریەکەوتنتان لە درامای بەختەبارانەکە دکتۆر نیازی ژانی هەوە بکو دەرێنەر و تۆژۆک و ئەکتەرێکی شان و سینەما ینی تا چەند ملاحەزاتانەیە بە یەکتری لە ئیشاکە دەزانانی کێوە هەم هاوڕێن ینی بەدەر لە کارە هوەرەکان و بە تایبەت لەم کار لە بەختەبارانی شەکە پێکۆ جارێکی کە کۆبوونەوە بۆی کارێکی جوان پێشکەش بڵێ من و دکتۆر بە حکمی تەمەنمان و بە حکمی لە کۆن لە مەحەدی فنون جەمیلە بەیەک و بینەمانە تەمەنێکمان بەڕێ کردو و چەند ئیشێکیش بەریەک کەوتینانی زەمانێ بۆ من کاک دکتۆر ممەسیلم بووە من مخریجی ئەو بووم بەرداوای پێچەوانە بۆتەوە ئێستا ئەمەلەکە پێچەوانە بوو بەڵام هەرچەنە کاک دکتۆر خیبرێکی زۆر باشی هەیە لە تەمسیلا ینی من ئەتوانم بڵێم لەم درامایە زۆر ئیسفادەمان لەو خیبرەی کرد کە زۆربەیان مەسەلەن کە زۆرمان ئەگەر مبالغەمان هەبوو بێ هاتووە مەسەلەن پێیوتی مبالغەکەی یان ئەوواکەیان یان دەرزێکی تەواوی تەمسیلی دیسانەوە بە ممەسیلەکان ناوە نەگەوەی بەس تەقلیدی بکەنەوە نا مەسەلەن حالەتەکەی بۆ شەرحکردن مەسەلەن بەر کامێرە چییە بەر مەسەلەن ئێرە ئەم لەحزەی تۆ چیەوێ ئەم لەحزەی تۆ چۆن تعبیرەکەی تۆ لەبەر شاشای لەبەر لێنزی مەسەلەن فلان لێنز ئەگرێ ئەبێ لێنزەکە دوایە مەسەلەن بۆ ئەوەی زیاتر ممەسیلەکە بزانێ کوێی ئیش پێەکە مەسەلەن ئیلا دەموچاوی ئیلا مەسەلەن فیگەری لە ناوەڕاستە و میدیەمە کلۆزە ئیلا ئاخری جا ئەمانە بۆ ئێمە بەڕاستی شتێکی زۆر باش مناقەشەی زۆر دروستە بوو لەسەر کارەکە لە کاتی وەنەگرتن و سەرسێت لە بینی تۆ و هەروە دکتۆر نیاز دکتۆر نیاز تۆش بەدەر لەوەیکە وەکو دەرهێنەری درامەکە ینی ئەکتەریش بووی لە درامەکە بێگومان سیرکە تۆ هەنێ جار پێویستێ بە ڕاوێش هەیە بەڕاستی ڕاستە من یاریدە دەرێرم هەبووە بەڵام بە حەقەت هەنێ جار هەنێک کات کاک ڕزگار توێتی هەنا فلانشت جوانە تۆ بێ وەریگریت بەڕاستی چکم ئەمە ئیشەکەس جوانترەکە دەوڵەمەندترەکە کاری لەسەر بکەیت ئەبێ ئیشی بۆ بکەیت خۆشبەختانە ئێمە بەم نەفەسەوە کارمان کردووە بە تاکید ملاحەزاتمان لە یەکتر وەرگرتووە بە تاکید ملاحەزاتەکان بۆتە جێ ئەتوانم بڵێم جێکی زۆر باشی گرتووە لە ئیشەکەیە و ئیشەکەشی پێ جوان بووە نەکارک با بڵێن کاک ڕزگارۆمانە یعنی بەس بەتەنا کاک ڕزگار ڕاستە من و کاک ڕزگار بەڕاستی ئیلتیماسێکی زۆرمان هەیە پێکەوە دایمەم لەم شاوەڕەیە بوون چکم لێشم ناشارمەوە پێویستی ژەکە من ئەوەش باسکەم لەوانەیان لە داهاتوە باسیەوە بکەین کە کاک ڕزگار و کاک هەڤاڵ و کەسانێک کاک دیدار بەڕاستی کاک شاوەتەیب کاک مستەفا بایرام حتا ڕووبار و کۆی کاوکار بوون لە ئیشە کۆڵەکەی پشتی شەکە بوون بەحەقەت ینی ئەمانە قوربانیان ناوە بۆ ئیشەکە ینی بە تەنها ئەوەی من کە زۆر جار سترێسم لەسەر بوو بۆ ئیشەکە هەمەکان کاک ڕزگار و کاگەڤاڵ و برادرانی تر کاک دیدار هەڵی گرتووە هاتوۆیشیان لەسەر کردووە بۆیە ئیشەکە ئیششی دەستە جەمعی جوان بووە بێگومان بەرکەوتن هەبووە بێگومان مەسەلەن سترێسمان و فشارمان لەسەر هەبووە بەڵام لە ڕووی نواندنەوە لە ڕووی دەرێنانەوە لە ڕووی ئامادەکاریە و لە ڕێمانە لە ماوەی کارکردنیشی ئێوە کە ڤایرۆسی کۆڕۆنا هەوە هەروە کەرەنتینە نەبوو هەموو ئەوانە پێوان بێت کە بەڕمونە کاتی تەسوێرکردن و کاریگەریشی لەسەرەوە هەبووە دوای خستن بەتاکید حتا ئەو مەسلەی تەمسیل کە باسمان کرد مەسەن ئەم مەلاحەزە و گۆڕینەوە و قسەکردن لەسەر تەمسیل خۆشبەختانە خۆی مەسەلەن کاک دکتۆر
مامۆسای تەمسیل بووە و لە مەحەدی جەمیلە ئەمە وای کرد بە بۆچوونی من بە ڕوویای من هارمۆنیتێکی لە تەمسیلە دروست کردو لە لای مۆمەسیلەکانی بەختەباران بەعام سەیرەکەی مستەواکان زۆر فەرقیان نییە مەسەڵەن هیچێک لە پلەی ساڵێکێک لە پلەی پەنجابێ نه مەسەلەن ئەم لەوانەیە لە پەنجابێ و لە پەنجا و پێیان ئەو لە هەفتابێن لە هەفتا و پێنجابێ تایەتی بڵێن تایەتی خراپە ینی ئێحساسەکەی زۆر مەسرحێن بەڵام بەعام کە وەکو ئام بیگری هارمۆنیتێکەکەی لە تەمسیلە زۆر باشە ئەگەڕێنەوە بەردەوام بین لەسەر گفتوگۆکانەوە با ئێستا لەگەڵ بینێرانە بینێری هەندێک لە دیمەنەکانی درامای بەختەباران بینەوە گەڕێنەوە فەرۆن. ئاگاتان لەم ناوە بێ ئەوەنە پێ ناچێمەوە باشە؟ ئەمە نەدەگەورە باشە گەورە. تۆ بڕۆ بیێنەوە بێخەم بە بەس پێشوەختە بەشەکەی خۆمم بۆ دانی ئیتر مارکەکەشە پارێزراوە بێت کەسیش ناتوانێت چێبڕکێت بکە. نیازی چەندەیە کاک لە شار؟ 160 قازانج. 160 قازانج. خاڵە جان هەستەڕۆ ئەتەتە نەبووە؟ نا خوبش. خاڵە جان ئەوەی ویست هەموو شەرکە و پڕکەکانی خۆی بەسەر هەمای لاماوە ساخکاتەوە. قەیچەکە خۆ زۆر کۆنش نەبوون و هەرزانیش بوون. ناکچێ و نازانێت دوایی لەم لاولولا باسیەکە لێوە جلەکانی منە لەبەری کردووە. جەمە چۆنێڵم هۆما قسەی بێتە سەر وەڵا نەمێشت نازانم دا بە دڵی خۆی هاتوو بەلا من گلەی یەکرێ ئەو هەموو شتە جوان لە دەزاوم. کچێ مناڵە نازانێ قەینا لە کیسی بچێ باشترە دوای فامەکاتەوە. ئەزانیدا تۆ لە هەنە شتاتە داخولەکە کە هیچ پەیوەندێکی بە تۆ نییە. بەحساب زانکۆشت تاوا کردو دوای هەموو گلەیەکان ژێتەوە بۆ تریفەی دامەوە. چایان دەرەهات وەڵام من دوژمنەکەشم بێ شتێکم بەدڵ نەبێ نایاڵم بیکات. باسی زانکۆت کرد لە کاتەوەی زانکۆم تەواو کردووە بووم بە ژنی ماڵەوە. ئەمڕۆ زۆر هیلاکی کردی من هەر لە دانی و پەشەخێ ناویانە بۆ دام هەر تااقەتی داوام نەبوو. هەمڕۆی تۆ ماڵە ڕێگەی بخۆی. وای باوکە گیان لەو جوانیە ئێوە پەری دەریایە فریشتەیە جا ئەوە بەنسیب و بێ و تۆ زێماڵداریش بزانێ وەڵڵی هەموو ژیانەوە حەسێنێتەوە. بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ هەردوو میوانەکەم دکتۆر نیاز لەتیف و کاک ڕزگار باهیر. دکتۆر نیاز وەک دەزانین کە بۆ نمونە لە ئێستا دراماکە 15 ئەڵلقەی نمایش کراوە ڕاستە و هەرواتە هەشتا ئەڵقاوە بڕیارە کە بەردەوام بێت بەڵام هەفتەی 2 ڕۆژ ئەم درامایە نمایشەکرا 2 شەو بۆچی ینی پێتان وا بوو کا بۆ نمونەگەر لە هەفتەیەکە 2 شەوی تر نمایشکرێتە کافیە ئایا ئەمە کاریگەری ناکاتە سەر دراماکە و سەر بینەری دراماکە کە ڕووداوەکانی دراماکەی بچێتەوە؟ بەڵێ بێگومان هەنێک هۆکار هەیە کە تۆ حسابی بۆکەیت هەم لەگەڵ کۆمپانیاکەەوە هەم حتا لەگەڵ تەلەڤیزۆنەکەەوە هەم بۆکو خۆشمان و کوستافی بینەکە لێ ناشارمو ئێمە کە کۆبوونەوەمان کرد لەبەرەوەی کەرەنتینە بوو لەبەرەوەی خەڵک لە ماڵەوە بوو لە بەڕاستی خەڵکیشی زۆر تر بێزار بوو لەوەی کە بێت تۆ شتێک بخیتە ماڵەکان و ئێمە بە باشمان زانی لەو کاتەیە کە پەخش دەست پێ بکەین بەو هەنگاوە بۆی بەڕاستی ئیتر بینەریش لە ماڵەوە بێت وە زۆرترین بینەری شێبێ ئەو بەو شێوەی بیرمان لەوە کردەوە ئەمە لایەنێکیان کە پەیوەندی هەبوو بە لایەنی کەرەنتینە و بینەر خۆیەوە لایەنی دۆمیان بەڕاستی ئێمە لە کاری ئیدیت نین تا ئێستا خەریکی مۆنتاژین و مۆنتاژیش ڕۆشتوتە پێشەوە و حسابی ئەومان کردبوو ئەگەر ئێمە بیکەین بە ڕۆژانە فریان ناکەین
ئەتەوە لە ئێستا بە بەردەوامی کار لەسەر دراماکەکەن و خەریکی بەڵێ ئەمە مۆنتاژ و- خەریکی مۆنتاژین و کار لەسەر دراماکەکەین کەەوە بەم شێوەیە بەم نەفەسە بڵ ڕاستەکەی بینەرێکی زۆر هەم نامەی بۆ ئاڤاتیڤی نردووە هەم خواستێکی زۆر لەسەرەوەیە کە زیاد بکرێ هیوادارین ئێمە بتوانین زیادیکەین بەڕاستی و سیستەمیش هەیە لە جیهانە ینی هەم ئەوانیش کۆبوون لەسەرەوەی کە مثلەن سیستەمێکێ لە جیهانە ئەڵقا هەیە هەفتەی ڕۆژێک ئەڵقا هەیە لەوی کەندەکانی ئەمە بڵێن لە وتڵک لە پشۆکانە زیاتر خەڵک ئەیبینێ بەڵام ئەوەیە بینەری ئێمە بەڕاستی تامەزرۆی وەروە درامای کوردیش کەمە سیستەمێکی شفێر بووین ئەبێ ئەمە لە ڕەمەزانە ینی ئەم شتانەمان هەبێت ینی لە ڕەمەزانە دایما ئەبێ بەردەوامی ئەم شتە هەبێ خۆ کارێکی خراپ نییە کارێکی باشە خۆزگای ئێمەش مەسەلەن فریاکەوتنە لەوانەیە بڵێنێ باشە کە فریا ناکەوتن بۆ نمایشتان کرد بۆ پەخشتان کرد نەخێرە بۆیە پەخشمان کردایە ئەبواە کارەکە بەردەوامی هەبێت بەڕاستی بڕاتە سەر ڕێچکەی وە خەڵکیش لەو کەرەنتینەیە بتوانێت بەڕاستی تەجروبێکی تەجروبێکی نوێشە بەردەوام بێ ئەم درامایە واتە دراماکی کورد نەبێت چیرۆکەکانی بەردەوام بێت و بینەریش لەگەڵ چیرۆکەکانیە بە تامەزرەوی و چاوەڕ لەگەڵەوەشە ئێمە ئەگەر مەسەلەن قۆناغەکانی داهاتوومان زۆر بڕۆینە پێشەوە لە مۆنتاژە پێچێ مەسەن بیکەین بە 4 ڕۆژ یادی ئەوواکەوێتە سەر بەڕاستی تا چەند قۆناغی مۆنتاژ بەرەو پێشەوەڕە لایەنێکی ترەوەیە دیسان هەر یەکسەر بە کۆتایی دراماکانی بڕیاریەوەیان ناوە کە ئەگەر بێت ئێمە زیادیکەین مۆنتاژمان زیاد بڕۆوان پەخش زیادەکەن و سەر لە نوێ جارێکی تر هەفتە بە درێژای هەفتەکە دراماکە پەخشەکرێتەوە بۆ لایەنێکی تیشی کە ئیجابیەکە من تەسەورەکەم خەڵک ئەمڕۆ بیری نەچێتەوە لە ئەنتەرنێت بڵێن لە یوتیوب و لە فەیسبوک یەکسەر بە لایف پەخشەکرێەوە هەر هەموو زنجیرەکان ئێستا لە یوتیوبە هەیە بینەرەتوانێت سەیریشی بکات زۆر باشە بینە سەر لۆکیشنی درامەکانی شوێنی وێنەگرتنی بێگومان هەم لە سلێمانی هەم لە شاری هەولێر و هەروە چەندی منێکی وڵاتی میسریشی تێدایە چۆن بڕیارتانە لەم شوێنانە ینی لۆکیشنەکان دابنن و هەروەکاری وێنەگرتن بکەن قورس نەبوو بۆ ئێوە ڕاستە قورسە و حتا پارێشی تێچێ زیاتر بەسەرن بەڵام مثلا حەزمان کرد درامای کوردی ئەگەر وەکو وەرچەرخانێکی ژوێیان وەکو هەنگاوێکیش بێ بتوانین چەند لۆکیشنێک بەکاربێنین یان با بڵین زۆرترین لۆکیشن بەکاربێنین بۆ ئەوەی چاوی بینەر تووشی ڕەتابە نەبێیان باڵین نەبێ تووشی مەلەل نەبێ بەعکسەوە مەسەن جوانیەک بابە ئیشەکە حتا ئێمە ئیشەکە بە حکمێوی مەسەن نەسێکی کوردی و سیناریسی ئێمەش زیاتر لێرە لەم موقع ئیشەی کردو زیاتر داخل و ناو و ماڵ و کافتریا ئەو ئێمە بە تایبەتی لەگەڵ دکتۆرە کە ئەو وەکو بڵین مقڕری ئەخیرە کە وەکو مخریجێ مەسەن بیرمان لەوە کردوتۆ زۆرترین لۆکیشن بەکاربێنین زۆرترین دەرەوە زۆرترینین بۆیە پەنامان بۆ چەند شوێنێ برد مەسەن لەوانەیەکیان لۆکیشنی هەندێک لۆکیشنی جوان هەبوو لە هەولێرە ئەوانەمان بەکارێنەوە هەنێ سلایدی جوانەیە لێ ئاینەشت لە سلێمانی بە هەماشەوە و حتا وەکو قیسەکە وەکو چیرۆکەکە پێویستی بەوە بوو مەسەلەن ئەم نەفەرانە بڕۆنە دەرەوەی وڵات ئێمەمانتوانی بچینە تورکیا مانتوانی بچینە ئێران بەڵام میسرمان بە جوانتر زانانی ئللا بە تایبەتی تورکیا زۆر بینراوە لە دراما تورکیەکان و زائیدەن ئێرانیش لەوانەیە ئینسانی کوردی ئێمە زۆری بەڵام میسر تا حدێ کەمتر هینە و زائیدەن وڵاتیشی تاریخیە ئەگەر لە فەراعینەکانەوە بینەوە بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە ئەو چەند مەشەدە بەرینە هەر چەند مەشەدەکان زۆر نییە ئەو هەشت مەشەدە بەڵام بە شێوازی کلیپیش شتمانتیا کرد ئیشمانتیا کردو کە براوەتەوێت زیاتر بۆ جوانکردنی کارەکە بەڵام لە هەمان کاتی شاوکو تۆ باسمان کرد مادەیەکی زۆرتر تێچوونیی زۆرترێ هەرچەنە ئێمە زۆر احتفاظ و اقتصادیشمان کردکراوە نەبوون بەڵام هەر مەحاولێ مەحاولی هەوڵی خۆتانەوە کە شتێکی جوان بەرهەم بهێنن شتێکی نوێگەری بێت بەڕاستی چکە کە باسی درامای کوردیەکرێت هەمیشە دەوترێت کە تکایە بە لە دراما تورکیەکان ناچێت یاخود لە درامای وڵاتانی دیکە ناچێت بە زۆر کوردیانە بێتوە تا بڵێن کە مۆرکێکی کوردی پێوەدارەکە کاتێک کەسێ تەماشایەکات دیمەنەکانی کارکتەرەکان تەنانەت حیوارەکانیش بە کوردیانە بێت بەتەکید ئەنی ئێستان ئیشە بەڕاستی تۆ ناتوانانی بڵێ تورکیە ناشتوانی بڵێ ئێرانی ئێمە ستافێکی ڕۆژهەڵاتیمان لەگەڵا بوو کە هەمویان بە عام کوردون لەوانی فارسێکمان لەگەڵا بوو بێ
فارسی ینی زۆر کەمە ینی بەعام ئیشەکە کوردێ و نەفەسێکی کوردیشی پێوە دیارە هەر لە چایخانە و حتا باسی جیپە خواردن و حتا باسی چای یەکلولە و ینی لە حیوارەکانە ئەو هینە کوردیە ئەو نەمنەماتە کوردیا بینی حتا مثلەن ئەم دەوڵەمانانەی کە لە دراماکە هەن مثل ئەتەکیاتی دەوڵەمانانی خۆمانی هەیە نەک ئەتەکیاتی دەوڵەمانانیشی تورکی هەبێ یان دەوڵەمانانیکی دەرەوەی ئەم دەڤەرەی ئێمە هەبێ زۆر کوچە کۆڵانی خۆشمانی تایە مەسەتر حەماڵی تیا کە بەشێکی هەژاری ئەم مجتەمەعی ئێمەیە معاناتی ئەوانی تایە گەنجی تیا کە تا ئێستا مەسەر شەهادەی و تەعین نەبووە بە دوای ئیشە لەو ئیشانەگەڕ یان ئیشە لەو ئیشانەکە یعنی ئەمە واقعی کوردیە بەڕاستی زۆر باشە دکتۆر نیاز وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە تۆ وەکو ئەکتەریش لە دراماکەوێ بەڵام ڕۆڵی تۆ کۆتایی پێ هاو مردی لە دراماکانەمای بۆچی بۆ بە حکومە بوو کە فریای کاری وێنەگرتنەکە وەکو دەرهێنەر یعنی زیاتر بەسەر ئیشەکە بتوانی لەگەڵ یابێت و هەروە کۆنتترۆلی بکەی بۆی دەورەکەی تۆ کۆتایی پێهات خۆی سەباسی چیرۆکەکەمان کە چیرۆکەکە لۆکیشنەکە دەستنیشانەکە بەڵام ئەمە شۆ ناگەێنێ کە تۆ ڕوویاد نەبێت و خۆچی لۆکیشن نەگۆڕی و ئیزافەتە بۆ قسەکانی پێشوتانیانی بۆ زۆر جار ڕویایی دەرهێنە ینی ڤیژنی تۆ ئەتوانێت مەسەلەن لۆکیشنەکان دەستنیشان بکە ئەگەر لە چیرۆکەکەش دەرچیتە دەرەوە بەنسبەت مەحەناشکورەوە کە من ڕۆڵەکەیم بینی لە ڕاستیا خۆی دەدیمەن بوو ئەنی کارکتەرەکە هەر خۆی دەدیمەن بوو پێشتر بە هەنێک لە برادرانەی کە تەمەنیان لە نزیکەی ئەتوانم لەم وەکو کارکتەرەکە وایە تەمەنێکی گەورەی هەیە پێم وتن و داوام لێکردن کە ئەو دیمەنە ئەو کارکتەرێکی جوانە ئەگەر چی بەڕاستی وەکو بوونی لە ناوهشتا زنجیرەیە حزوری کەمە بەڵام ویژدانیان و کارکتەرێکی فعال و زیندووە لە ناو دراماکەیە و یەکێکە لە کارکتەرە پۆزتیڤە جوانەکان لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی سیمۆلۆژیەوە لە ڕووی ویژدانی کارکتەرەکەەوە کە زانین کەس نایبینێ بەڕاستی و کەس ئامادە نییە مەسەرەن ئەو دەورە ببینێ کێشەنی خۆم دەورەکە بین و پێکمان دەورێکی جوانیش بۆ سواس دەکەم لەبەرەوە کە هەنێک جار برادران زۆر کەس کە بیدایەت کەوتە نووسین کە بەداخەوە ینی ئەوە نەفەسیان درێژ بووە و لە نووسین بوەست جارە لە سەرەتای دراماکە کارەکەیان تۆ پەلۆ چێ باتەوە بێنجا دەست هێشتاش هەر زووە قسە لەسەر دراماکە بکەین بڵێن ئەم درامایە بەتوڵی بۆ خۆی داناوە درامای خراپە بۆ خۆی داناوە زۆر باشە کە کاتێ سەیری دراماکەکەنەوە یانی ئەوەقالی کە نمایش کراون و هەروە ئامادێ بۆ نمایشکردن ڕخنە لە کارەکانی خۆتان نەگرن ینی ئەمە وانە بووە ئەمە ئەوە باشتر بووە بێگومان تۆ ینی من خۆم یەک سیفەتی خراپم هەیە حتا لە نووسینی شە هەموو جارە ڕووبار پێماڵێ زۆر جار کە ئەنووسم شتەکەم لەش دەزێنێتە دەرەوە حتا لە بەردەستما بێ گۆڕانکاری تیاکە ئیشی دراماش وایە بەڕاستی یعنی ئێستا گەر بێت و مەسەلەن هەندێک کار هەیە نێشت کراوە ناڵێن خراپە نە مەسەلەن ئەگەر لە ١٧ بێت یان 60 بێت ئەتوانم ئیشی تیاوکە بیکەم بە 75 جوانتری بکەیت ینی ئیشی تیا بکەیت باشتری بکەیت خۆی هەر ژیانی وایە مەسەن تۆ تا مەمارەسی شتێ بکەی زیاتر فێرەبی و تا نەشیکەی نە هەڵاکەی نە قسەشی لەسەر بەڵام ئێستا زۆر مهمە بۆ دکتۆر کە وەکو مخریجێ هاتۆتە ناوە ئەمە چەندین تەجربەیەت ئەمە یەکەم تەجربەی نییە هەرچەنە زۆر ئینتیقادێکەکەن ئەڵەن کاکە ئەمە چۆن دەستی بر بۆ 80 حەلەقە و یەکەم تەجربەی بەڵام حەزمەکرد لە زاری خۆیەوە گوێ لێبێ کە چەندین ئیشی کردو لە چەندین ئیشە بەڵام زۆر مهمە ئێستا دکتۆر نەوەستێ پرۆژەی تر بێتە بەردەسی تا بتوانێت ئەو هەڵە و پەڵانەی کە لەمایە کە بەفعلی بە مەیدانی تێکەوتۆ بە عملی کاتی ئەوە شانی دەرهێنەرەکانی ئێمە ئەکتەرەکانی ئێمە هەنگاوی گەورە بنن و دەست بۆ شتی گەورە من هەر پێشتریش باسی ئەوم کرد من 5 ساڵ پێش ئێستا لەوانی پارکەوتمەوە بەرکامێرە بەڵام جاری وە 5 ساڵ فەرقی هەبوو لە بەرکامێرە تۆ ئەگەر مەسەن لەم ئیشۆ بچیتە بەر ئیشیچکە وردە سلسەبی لە بەرکامێرە بەردەوامی زۆر لە هەموو پرۆسە گرنگە لە پرۆسەکەیە ئێمە بێگومان ینی بە دڵنیاییەوە لە دوای بەختەباران پرۆژەمان هەیە و فەندیشمان هەیە و پرۆژەکەش ئەڕاتە پێشەوە و دووسێ پرۆژەش لە ئارایە بەڕاستی هەمووکو سیتکۆم ئیش هەیە پێدە پێشەوە هەمووکو دراماش و کە
ئەتوانم بڵێم لە بمانوێ خزمەتێکی بچووکی ئەنفال بکەین ینی بیرمان لەوە کردوێتەوە کەوا کار لەسەر جینۆسایدی کورد بکەین وەکو ئەنفالکە بەداخەوە ینی کارەسات و مەرگە ساتێکی گەورە و بەسە میلەتەکە هات بۆی زیاتر بتوانین بەڕاستی خزمەتی ئینسانیت بین بە شێوەیەکی گشتی و بە خزمەتی ئەو ڕووداوانەشکەین کە لە کوردستانایەکە کراوە بۆیە ئێمە ئەمانوێ بەردەوامین وەکو کاگرزار فەرمی بەردەوام بوون ئەبێتە هۆی ئەوە زۆر زۆر گرنگە بەردەوام بە چاوەڕێی کاری زۆر جوانتر و گەورەترتان لەکەین بێکمان وەکو بینەرانی بینەرانی درامای بەختەباران جارێ زۆر بۆ بڕیاردان لەسەر درامەکە و تا ئێستاش ئەمە پێشترکە مراقەشەوەمان کرد کە هەنێ ئەکتەرێت تاکو و ئێستا لە درامەکە دەرنەکەوتنواتە درامەکە درێژەیە تاکو هەشتا ئەڵقە واروە گۆڕانکاری بەسەرادێت و کۆمەڵە ئەکتەری نوێژێنە ناو درامەکە بێگومان و باسمان کرد کە ئەو ئەکتەرە نوێیانە لە سیزنەکانیان با بڵێن لە ئەڵلقەکانی داهاتوە دێنەکەیەوە قسەکردنیش لەسەر دراماکە بەڕاستی من هەموو جارێ وتومە هەموو قسەکردنێک لەسەر دراماکە خزمەتە بچ بە پۆزتیف چی بە نگاتیف یعنی لەبەرەوەی ئێمە بە ڕەحابەتی سەدرەوە زۆر زۆر بە هێمنی زۆر زۆر بە جوانی پێشوازی لەو کەسانەکەین بە هەر شێوەیەک لە شێوەکان لەسەر دراماکان و سن و کارەکە هەڵەسەنگ دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس کاگڕزگار دکتۆر نیاز زۆر خۆشحاڵم کامڕۆ لێرە ئامادە بوون بە هیوای بەردامی بۆ ئێوە هەمیشە لەش ساخۆتان دروست باش بن سپاس بۆ ئێوە سپاس بۆ ستافکەن سپاس بۆ هەموو ئەو ئەکتەرانی کە بەشدار بوون سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانی کە هاوکاریان کرد سپاس بۆ هێزەکانی ئاسایشی کوردستان بەگشتی و بە تایبەتی سلێمانی سپاس بۆ تەندروستی سلێمانی سپاس بۆ هەموو ئەو ماڵە جوانانی کە ماڵەکانیان واڵا کرد و کردیانە لۆکیشنی دراماکە سپاس و قەرزاری هەموو ئەو کەسانم کە هاوکاری کارەکەیان کردو دەستان خۆش بێت کارڕزگارگیان زۆر سپاس دووبارەوە تۆش ماندوومان کردن بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆم پێشکەش کردن بە یارمەتی هاوکارانم هیوادارم کە تای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت دووبارە جەژنتان پیرۆز بێت و هەمیشە تەندروست باش بن کاتێکی خۆش